خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان ئەم تەوەرەمان تایبەتە بەو کەسانەی کە حەز و خولیایەکیان هەیە بۆی کە گەشت بکەن بۆ وڵاتێکی تر بە تایبەتتر و بەڵام ئێمە ئەمڕۆ باز لەواکەین ئەگەر ئێوە مەبەستانە گەشت بکەن یاخود ئەگەر هەر بڕیاری ئەوەتان ناوە خاک و وڵات و نیشتیمانەکەی خۆتان بەجێ بەڵن کە هیوادارین قەدە و بڕیارە نەیەن ئێوە ئەتوانن بە شێوازێکی یاسایی بۆ نمونە ڤیزەیە وەرگرن و سەردانی ئەو وڵاتانە بکەن ڕەنگە تێڕوانینێک ئاری لە لای زۆرێک لە تاکەکانی کۆمەلگای خۆمان هەبێ بڵێن وەرگرتنی ڤیزە بە شێوەی ئاسایی زۆر قورسە زۆر ئەستەما ئێمە هەتاوەکو بۆ نمونە بڕەپارەیەکی زۆرت لە بەردەستانە بێ ناتوانانی ڤیزە بە وەرگری وا بە ئاسانی اینجا ئێمە ئەمڕۆ ئەمانەیە بە چڕ و پڕی باسی ئەوە لەگەڵ میوانەکەمانە بکەین چۆن بە شێوازێکی ئاسان و یاسایی ڤیزەی وڵاتێکی تر وەرگرین بۆ نمونە ئەو کەسانی کەیانەوێت گەشت بکەن خەون و خولیان ئەوە یەکێک لە وڵاتانی دەرەوە ببینن ئەتوانن بە وردی بینەری ئەم بڕگەی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بن زانیاری زۆر باش وەرەگرن اینجا ئەمڕۆ کاکە هاوبیر حەمعەلی کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەمریکان کۆڕەرن لە سلێمانی زانیاری تاومان لەسەر بابەتەکایەتێ کاکە سڵاو لێ زۆر بەخێر بێ بەیانی باش بەیانی کورسات و وینەرانی کورسات باش پێشەکەمی پیرۆزبایی 26مین ساڵیادی دامەزراندنی کورسات لە جەنابتان و لە خۆمانیش ئەمەکو بینەری کورسات و ئێمەکو ئەمریکان کۆنەر پرۆگرامی زۆر باشمان هەبوو لە کورسات و پرۆگرامی جوانمان هەبوو لەگەڵ کاگاریژێک و پرۆگرامان هەبوو لەگەڵ مامۆستا شاڵا و پێکەوە سێ قۆڵەیەگەر هەڵا نەبم هەر بۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ بڕگەیەتەکەت بە سپۆنسەری ئێوە بۆ دەستان خۆش بێ بەڕاستی کورسات جێ خۆی کردوەوە لە هەموو شوێنەکە و توانیوتی بەها کللتوریەکان زۆر بە جوانی بپارێزێت و بتوانێت زۆر بە جوانی کللتور و داونەتی کوردی بگەێنێت بە تاکی کۆمەڵگا و بە هەموو تاکانی کە لە دەروی ئەم وڵاتن زۆر سواز و شە جوانەکانە کاکاوبیر ئینجا بابێنە سەر تەوەرەکەی خۆمان ئێمە چۆن وا بکەین گەنجێک بیر لەوە نەکاتەوە کە بە شێوازێکی نایاسایی بڕوا بۆ وڵاتێکی تر ئەوەندە قورسە بۆ نمونە گەنجان بیانەوێت ڤیزەی وڵاتانی تر وەرگرن بۆچی لە لای کۆمەلگای خۆمان بۆ شێوازەیە کاکاوبیر کە باسی دەروی وڵاتەکەی یەکسەر باسی واکەنەڵە لای خۆمانەوەنە بە ئاسانی ڤیزە وەرناگیرێ بە پارەیەکی زۆرە پێ بێ اینجا چوزانم لەو لا واستەیەکی بەقۆت هەبێ و کاتاتوانی ڤیزە وەرگری بەم شێوازەیە خۆی لە ڕاستیە بەو شێوازە نییە ئەمە باگەر باسی شتێکتر بکەین کە لە بگەڕێنەوە بۆ سەرەتای مرۆڤایەتی هەر لە سەرەتای مرۆڤایەتی و مرۆڤایەتی و مرۆڤ هەر حەزی بەوە هەبووە کە بڕوا لە شوێنێکی کە ژیان بکات یان بڕات شوێنی کە کەشفکە شوێنی کە ببینێ ئەم بابەتە بابەتێکی گرنگە کە قسەی لەسەر بکرێت چونکە بەڕاستی وەکو چۆن مافی هەموو تاکێکە بڕوا لە وڵاتی ترایە لە شوێنێکە ژیانکە ژیانێکی باشتر دۆزێتەوە ئەوە مافیەوەشی هەیە کە بتوانێت ژیان ببینێ لە شوێنێکە ئەم ژیانی کە ئێمە لە کوردستان هەمانە ژیانێکی ناخۆشە ئەو ژیانی کە لە دەرەوەی کوردستان هەیە خۆشترە لەم ژیانە ئەو باشتێک کە خەڵک بری لێکاتەوە و بۆچی ڤیزا قورسە قورس نییە بەڕاستی وەرگرتنی ڤیزە ئەتوانم بڵم ئەو کەسەی کە مەسلحەتێکی هەیە لەم بابەتەیە کە بڕەپارێکی پێوەرەگرێ ئێستا بینین مەسرا ڤیزای فڵان شوێن لەلای ئێمە بەردەستە ڤیزەیەکی شوێنە لای کەسە بەردەست نییە ڤیزەی هەموو وڵاتێک لای ئەو ئۆفیسەرە بەردەستە یان لای ئەو بەڕێوەبەری بەشی ڤیزا بەردەستە کە ئەبینێ هەموو داواکاریەکانی مەرجەکان لە توێ وجودی هەیە مەرجەکانی زۆر ئاسان بەڕاستەکەی مەرجەکان بریتین لەوەی کە تۆ بیسەلمێنیت یەکەم مەرج زۆر مهمە کە بیسەلمێنیت کە تۆ نیەتیەوە نییە بڕی لەم وڵاتەیە کە ڤیزەی بۆ وەرەگری زۆر ئاسانە سەلمانی ئەوە بەڕاستەکەی یعنی هەر کەسێک گەر خاون کارێک بێ هەر کەسێک گەر مەبەستی بێت مەبەست ینی سەلماندنەکە بریتە کە تۆ بەڕاستی قسە بکەی نەگەوەی کە بتەوێت بنەوەیەکی کە فێڵوانە ناخوای زانە فرد فێڵەکە ناخوا پشتگیری ئیشێکی باش کە تۆ ئیشێکی باشە تێ لەم وڵاتە ئامادەنیت لە پێناوە میشە وڵاتێکی خۆ بەجێ پێڵی بەما بە بۆ ئەوان زۆر مەبەستەکەش ڕوون بێ بۆ خەڵکێکی هەڵێ ئەچم بۆ ئەمریکا بۆ ئەڕووی بۆ ئەمریکا وڵا ئەمەوێ ئەمریکا ببینم باشە تو بەستە فەری بەست ڕۆشتنەکەت بەستێکی تارەکە نزیکەی $1500 تێچێ چۆن ئیسلمی کە تۆ ئەتوانیت ئەم سەفەرەت تەختی ئەم سەفەرەت بکەیت یعنی تۆ $1500 بە تکتی تارە بەلایانی کەمەوە ئەگەر هەفتەیە بمێنیتەوە $1500 بە هۆتێل $1500 شەر پێویستەوێت کە تۆ ئایا تۆ دەخلی ماگانەکەت ئەو نییە کە تۆ بتوانانی لە ساڵەکە $4500 سەرفکەی بڕی بۆ ئەمریکایان هەتا بەشێک لەوانەیە کە ڕەتی شەکرێتەوە ئەم پۆینتانەیە
هەڵێ هەموو شتەکانە مەزبوط بوو بەڵام ڕەفزیان نامێت لەبەرەوەی ئەم بابەتەش گرنگکە لە بەمعاشێکی 600,000 زۆر ناتوانین بڕی بۆ ئەمریکا هەژماری بانقی ئەوانە زۆر گرنگ طبعا هەژماری بانقی بۆی کە تۆ کلێرەنسی خۆت یعنی با بڵێن ڕوونی و پاکی ئەو سەرچاوە مادی خۆت دەربخەیت کە تۆ کێت بەداخۆ ئێستا شوێنان شوێنەکەی کە ئەچێ بە تەزویر ئەم شتان ناکات ڕاستیکە چی ئەم شتان ناکات پشتگیریەکەن حسابی بانقی دروستەکەن بە تەزویر ئەمانە لەواچێ جارێک دوو جار سەر بگرێ بەڵام جارەکانی تر کە سەری نەگرت توی هاوڵاتیش دەردەدارە بیت بلاگلیستەکەی کە شتەکانە بە تەزویر بردووە و کۆمپانیای کەڵی خەڵەتانی ئازان بلاگلیستی وڵاتانش لە 10 ساڵ کەمتر نیە بەدڵنیایە مشکلی خۆ 10 ساڵ دەبنتەڕ خۆتەمەش چەندەیە بەڕاستێکی ئەمە مێکێکە لەو کێشانە هیوادارم کە خەڵک بۆ هەڵ نەخەڵەتێت کە ئەو ترێفیزەی ئەوروپا لەلای منێ بلای هیچ کەسێ نیە فیزای ئەوروپای فیزای ئەمریکا فیزای ئەو پارە زۆرەشی ناوێ ئەڵێ بۆ من ئێستا باوەڕکە هەمانە ڕەفیقی خۆمانە پێی وایە کە وەرگرتنی فیزیک هەر با زمانە بازاڕێکە قسە بکەم دەفتەرینیوەکی ئەوێت ئیتر لە بەرەوەی بە قاچاق و با فەرت و فێڵ وتراوە ئەگەر تۆ دەفتەرینیە بخوێنی لە فڵان نووسنگی ئێمە فیزت بۆکەین بە گەرنتی و ئەوە باشە واتێگەیشتووە کە بچێت بۆ قوسڵخانەکانیش بەم جۆرەیە بەدڵنیێوانە ئەوەی کە ئیشی لەسەر ناکرێت قوسڵخانەکانە بابەتیەوە کە بە پارەتە بتوانێت بێگومان من خۆم کە دەسم کردو فیزە لە یەک مانگیەوە دەسم پێکرد لە یەک مانگی دەڕۆژیەوە ڕاست لە یەک مانگی دەڕۆژی ڕۆشتم بە مەراحلەکانم بڕیەوە کە توانیوە فیزە و درێژخان وەربگرم ئەم بابەتە بەڕاستی کێگرێتەوە ئەنی خۆ ئەمە زۆر گرنگە کە باسی کێگرێتەوە هەموو کەسێک ئەتوانێت فیزەی بڕاستنی وەربگرێ و هەموو کەسێک دەتوانێت بە یاسایی بڕوا وڵاتێکی تر ببینێ خوێندکارەکان توان دەرگای خوێندنەوە بچن کۆنفرانس هەیە سیمینار هەیە وەرکشۆپ هەیە ترینینگ کۆرس هەیە ئینترنشپ هەیە ئەمانە هەمووی خوێندکار توانێت بڕۆت ئێمە لە ئەمریکان کۆرنر لە ساڵی 2018 50 خوێندکاری زانکۆی سلێمانی زانکۆی پۆلی تەکنیکمان بردو بۆ وڵاتی ئەڵمانیا بۆ بەشداریکردن لە خولێکی ئینڤایرۆنمنتە و ژینگەی و ئەم بابەتە ئەمە خۆمان خوێندکارن کەسیان تاجیر نەبوون کەسیان مامۆستای جامیعە نەبوون بژمارێک مامۆستای زانکۆشمان لەگەڵا بووە بەڵام ئێمە سەلماندوومانەکە ئەم خوێندکارانە ئەڕۆن بالفعل ئەڕۆن بۆ وڵاتی ئەڵمانیا لێ کۆرسێک وەرەگرن ئەمەش گەڕێنەوە باڵپشتی بەڵێ پشگیری زانکۆیان پێ بووە کە ئەمانە خوێندکارن مامۆستاکان بە هەمان شێوە بابەتەکە ڕوونە یعنی زۆر بە وازحی ئەمە چونێتە بەردەمی ئۆفیسەری فیزا فیزاوان ڕگرتووە ئەمە کە ڕۆژتیشنە تا ئەڵمانیا و 4-5 ڕۆژمان پێ چواتونێتەوە کەس نەماوەتەوە لێ زۆر گرنگە بەڕاستێکی منی گەنج منی خوێندکار منی فەرمانبەر هەموو تاکێک لە وڵاتە کە فیزە وەرەگرێ حەز بە بەرپرسیارەتی بکە کە بەرگرتنی فیزا بەڕاستی ئەرکە مافە بەرپرسیارەتیە ئەرکی تۆیە کە ڕۆشتی بۆ هەر وڵاتێک بگەڕێتەوە مافی منیشە کە تۆ نەگەڕایتەوە منیش علاماتی سەفهامێتە سەر 100 کەس دەسەیمانی و فیزە وەربگرێت و بڕات بە وڵاتی ئەڵمانیا خۆی تەسیم کە هەموو ئەم شتە کوی پرۆسەکە علاماتی سفامێتە سەر و ئەکرێت ئیشەکە لەسەر من و لەسەر ئێوەش خورسکە کە بەرپرسیارەتیە کە تۆ هەز بە بەرپرسیارەتی بکەی کە من براتم من خزمتم من ڕەفیقتم کە منیش وەکو تۆ حەزەکەم بڕم ئەو تەجروبەیە تاقیب بکەمەوە بیبینم کە ئەبشتە لەبەرەوە ڕاستی پێویستەکات ئەمە هەز بۆ بکەین کە پێویستەکە بگەڕێت زۆر باشە دەستە خۆش بێت ئینجاکا کابیر زۆر کەسێ زۆر کاتگوێم لێ بوو ئەڵێ من هەموو شتەکانم زۆر مازبوط بووە زۆر تەواو بووە یعنی تا ئێستاش نازانم لەسەر چ شتێک من ئەم ڕەوزەم وەرگرتووە ئەم ڤیزەیەم بۆ نەهاتۆتەوە یان هەندێک کات لە سەبەبی ئەوەی کە ڕەوزیان دراوە تێڵێ تۆ بۆ نمونە چونت بۆ گەشتەکە ڕوون نییە هۆکارەکەی ڕوون نییە چ شتێک لای ئەمان یعنی ڕوونە بۆ ئەوەی کە پێیان بڵێ بۆ نمونە تۆ باست لەوە کردوتە فرتوفێڵیان لەگەڵ ئامەکە کەسێک بێت هەر بۆ سەردانێک بچێ حەسکا وڵاتەکە ببینێ یعنی ڕاستێکی و تۆ بۆچی لەم کەسانەیە ڤیزە وەرناگرن کە شتەکانی تریشیان مازن بێ ئەو پرسیارە زۆر گرنگە چکە زۆر خەڵک مشکلێت کەڵ ئەوە بێت طبعا ئەنووسێت پێ دووترێکە لە سەرچی ڕەوزەوە گرتووە لەو ماوەی پێشەوە برادێک ڕەوزەوە گرتووە لە بەرتانیا ئەفەن بەورە لە بەرتانە نەبوو لە بەڕاستی بەخەڵەت دێڵم یەکێک لە وڵاتەکان ڕەوزی بەخەڵەت وەرگرت بوو دیار تەلەفۆنیان بۆ کردبوو پێوت لە نووسی بووی لە ئەپلیکیشنەکە نووسی بووی کە من ئەمێ بڕۆم لێ شوێنە کەلتورەکان ببینم و شوێنە سیاحەکان ببینم و سەفری وڵاتێکیشی نەکردووە غەڵەت نەبم بەرتانیا بوو کە تەلەفۆنیان بۆ کردو پەیوەندیان پێوە کردووە شتێتی من لە فلان سەفارەتەوە قسە لەگەڵەکەم بۆ پرسیارەکە لە ئەپلیکیشنەکە تا وات پڕ کردوتەوە
ئەتیێ بە کێ بڕۆی ئەشتی ئەمێ بڕم بۆ شوێنە سیاحەکەم ئەتوانی نای یەک دوو شوێنی سیاحیم پێ بڵی هیچ شتێک نازانێت شخصیان پڕ کردێتەوە ئەتێ نای یەک دوو شوێنی کۆنم پێ بڵی کە تۆکو شوێنی دێرینە سەردانی بکە هیچ شوێنێکی پێ نییە ینی ئەمە گەورت منیش بوو مجانابی شەبی ڕەفزی تێ بە مشتاڵی ئەسڵم کەسەر ڕاز ناکات لەگەڵمە بۆیە باشترین شتێک کە فۆرمەکان جارێکە من خۆتان پڕیکەنەوە ئەگەر ئینگلیزی نازانیت بە ئاگادار بە کە فۆرمەکەت بۆ پڕەکەنەوە هیچ جێ با پرسیارەکان لە خۆت بکرێ نەگەوان کە بۆت بنووسن تۆ چی چێکی و چی ناکەی ئەمە گەورتی مشکلەیە کە خەڵک نایزانێ بەڕاستەکەی دانیچ کە هەبوو نمونەیەکی قسەکەت لە دەمە بەشەکرد بێ کاهابیر کوڕە خۆی ئایتیە لێرە بانگێشتیان کردو بۆ ئاهەنگێکی هوەری لە وڵاتێکی تر داوەتنامەیان بۆ کردەوە یعنی ئەمێ بێ مەسەر بانگێشتنامە دوشتە هیچ ڕەتی نییە بە یەکتری ڕێک ڕەفزەکەشی لەسەرەوە بوو دوی تۆ لێرە لە کوردستان بوارەکەت ئایتیە هیچ پەیوەندیکت بە گۆرانی وترەوە نییە نازانم پێمانگەێنە ئەمە بزانین ئەتوێت چی بکەیت زۆر ڕاست یعنی ئەم بابەتانە ژەیە ینی زۆر جار کۆنفرانس ئەشکرێت بەڵێ کۆنفرانس هەیە ئەو ئایتی ژەرتوانێت کاگاری خۆم شەر نییە ئێستا من ئەگەر ئۆفیسەری فیزە نازانم بە کە جەنابی اختصاص چییە چی تاقی بەزە نازانم کە کاگاری لە کورسات لەوانەیە جەنابە ئەندازیاربی بەڵام بۆم ئەسلمینی کە تۆ لە کورسات ساڵانێکی زۆر خزمەتێ هەر لە یوتیوب بنووسم ئاری بەرنامەکان بەنامی ڕۆژێکی نوێ هەموو شاشەکەم بە کاگاری وانە کاتە تۆ ئەمە سلماندت کەوە بەس تۆ هیچ شتێکرد نییە نە ئەزمونت هەیە لەم مەجالەیە نە هیچ دۆکۆمنتێکی پێیەکە بیسەلمێنی تۆ لەم بوارە ئیشە کردو یعنی وەکو جەنابڵی چۆن ئەچی لێوەکو بەژاریەکەی لە پرۆگرامێکی لەو بابەتی کە هیچ خبرێکی نیەتە شتێکی ترێ بەڕاستی حەزم کرد ئەوە باسکەم ئێستا لە تەواوی دنیاە ژمارەی کۆچبەرەکان زۆر زێ کردو ڕاست گەشتۆتە 300 میلیۆن 300 میلیۆن ژمارەی زۆرە 140 میلیۆنمان لاجئ هەیە لە کۆی دنیا 140 میلیۆن کە لاجی وەرگرتەوە کۆچبەرمانێ و لاجئیشمانێ ئەوەی کە جوابیان وەرگرتووە یعنی ئەم دوو ڕقەمە زۆر بەردەوام لە هەڵکشان و لە زیابوونە زۆری ئەم بێسیقەیە کە ئاوا ئەڕۆن بە فیزەیەک و ئەڕۆن ناگەڕێنەوە مشکلی بۆ وڵاتی ئەوروپەکانیش دروست کردو وای لە وڵات ئەوروپەکان کردو بێ لە وڵاتانی ئێمەیە سیمینار بکات لەسەر کۆچی یاسایی و ناسایی یعنی ئاها شتەکان چۆن گۆڕاوە ئێمە بە جۆرێک وێنێکی ناشرین خەریکە دروستە بێت لە لای ئەو وڵاتانە کە دانیشەڵە کاکە من پارەوتیا سەرفەکین بەزمە ڕۆ بەزمەیە دەرەوە لەبەری تۆ هەڵاوسانە بۆ منیش دروست کردو ئەم هەموو لێشاوی کۆچی ناساییە بۆ بە سەبەبی کێشە بۆ وڵاتە ئەوروپیەکانیش ئەزمیسەکان دروست بووە ئەزمی ئیشوکار دروست بووە خەڵکی بێکار دروست بوو ئەمە مشکلەیە بەڕاستەکەی خەڵکی بێماڵ دروست بوو لەسەر جادا ینی ئەم شتە زۆر کێشێ بەڕاستەکەی ڕاست باشە کاکاوبیر با بڵێن چەند خاڵێکەیە کە کەسێک داوای وەرگرتنی فیزەیەکە کات لە وڵاتێک نەزم پلەبەندی هەیە بڵێ پلەی یەکەم ئەبێ ئەژمارێکی بانکیت هەبێت چکە بانکی لە وڵاتانە ئەبێ زۆر بەڕاستی کار بە بانکە اینجا بڕۆی نابێ بڵێ وڵای پارەی کاش لە گیرفانما هەیە ئەوەی شەکە لە بابەتەکان کە زۆر بانگێشتنامە یان داوەتنامە ئەمە چەند گرینگە یان ئەوە پلەبەندی بۆ بکەین کامن بە پلەی یەک زۆر گرنگە ینی کامن لە ڕیزی پێشی پێشەوە هەردووکی گرنگە هەردووشی بانگێژنامە لە کەسێکەوە بانگێژنامەت بۆ بێت کە کەسێکی باوەڕ پێکراو بێ ئێستا ئێمە لە زانکۆی کە بانگێژنامان بۆهاتوو بۆ زانکۆی شوێنێکی ڕسمیە دوو لایانی حکومی داوەتی یەکتریەکەن لە شتێکی ئەکادیمیا بەشدارەکەن بێکەوە ئەمە لە ساسە ئەتیبار بکرێت هیچ یەکێک لەو خوێندکارانە حسابانکیان نەبووە لەبەروی شتەکە ڕسمیە و ئێمە خوێندکارە ینی لەکوێ بتوانێت سەپۆرتیانە بالضبط هەر ڕازگۆش بوون کەوتوسانە حساب بانکیان نییانە ڕاست کێز دەعمیانەکات بەشێکی باوکیان بوانە بەشێکی زانکۆکیان بوانە ئەمە کورت و مختصر بکەشتەکەش بەڕاتۆ لەسەر بازوو بۆ هەرێکێکیش ناوی خۆی و داوانامەکە ئەتاشکراوە پێوی و دانراوە بۆ ئەو شوێنە مۆزوعی حساب بانقیش گەنج هەیە 27 ساڵە لە من حساب بانقەکەم ملیۆن دلاری لەسەر لەکوێ تۆ ملیۆن پرسیاری لەسەر لەکوێ تۆ ملیۆن دلار ئەمە زۆر غەڵەت ئەوارە لە مەترسێبانەیە بە وڵات طبعا بەدڵنیایە هەڵبەتە ئەم پارەیە یا پارەسپیکردنەوەیە ئەم دیارە فەیکە ئەم شتە بەڕاستە زۆر ڕاستە اینجا کاکاوبیر بابەتێک تر بۆن منە کەسێک جارێک
تەقدیمی ویزەی کردووە پێشکەشی کردو بۆ وڵاتێک بەڵام ئیتر بەر هۆکارێک بێ ڕەفزی وەرگرتووە بۆ نمونە یەکەم جار پشتگیری ئیشێکی بردووە مەرجە دوای ئەوەی کە جارێکی تر تەقدیمی کردەوە بۆ نمونە دوو کەسی شارەزا پێڵەن ئەڵەن ئەو پشتگیری ئیشە زۆر بە قۆت نیە هەوڵ بە لە شوێنێک تر پشتگیریەکی بە قۆتتر بێنە پشتگیری ئیشەکەیە گۆڕێ زائیدەن ئەبێ چەندێک بۆستێ هەتا ئەتوانێت دووبارە تەقدیمی ویزە بکاتەوە چونکە زۆر کاتێڵەن ئەوە تۆ کاتەکەت کەم بۆیە ڕەفز وەرگرتووەوە جارێکی تر طبعا خەڵکی لە مای هەفتێکە دوو جار تەقدیمی کردوتەوە لە مای هەفتەیەکە تۆ چۆن دوانید لە کود دەستگای میدیای کورچاتەوە بڕی بۆ شوێنێکی کە و معاشێکی سێزاد و لایشی دەستکەوێت ڕاست بەلایانی کەمە تۆ بژوتێکە تۆ چەند ساڵە لەم پێشگیرە چەند ساڵە تۆ مۆزەفی لەم شوێنەوە پلە پۆستەکە چییە؟ ئەگەر لە مای 3 مانگ بۆ 6 مانگ بێ باشترە لەبەروی لە مای 3 مانگ بۆ 6 مانگ دەرفەتێکی باشە کە تۆ بتوانێت ئیش بگۆڕی وانە بەڵام هیوادارم دووبارە ڕاست بنووسنەوە کە تۆ 3 مانگ بۆ 6 مانگە لەم شوێنە ئیشەکەیت داتایە کۆم ڕۆیشت لە کۆمپیوتەر ڕزگاری لە کورساتە معقول لە تەقدیمکردنی ویزەی شنگنە ئەگەر کەسێک بۆ ئەڵمانیا تەقدیمیکە سەرەتا شتێکی وتبێت دوایەوە ئەم جارە بێوێت بۆ ئیسپانیای تەقدیمکە دوو بابەتی جیاوازە خۆڵە دوو وڵاتی جیاوازە هەمان ئەو بەڵگەنامانی کە پێشتر بۆ ئەڵمانیا تەقدیمی کردووە لەمە ئیسپانیا توانێت ئەو ببینێتەوە تاوان ئەو بابەتێکی زۆر جوانە شتێکی تر هەیە ئێستا لە ساڵ 2026 کە ئیشی لەسەرکرێ سیستەمەکە پێوترێ EES ئەم EES چییە؟ سیستەمی داتا دیجیتالیە کە هەر کەسێک کە داغڵی وڵاتێکی ئەوروپیە بێ لەم سیستەمەیە تۆمارەکرێ ئیتر سیستەمی مۆرکردن لەسەر پاسپۆرت نامێنێ ئەم سیستەمی مۆرکردنە کەنەما کە بەم سیستەمی EES داغڵ بووی تا 90 ڕۆژ بە ئۆتۆماتیکی متابعاکرێت و ئەم 90 ڕۆژە بۆ تێبینیتەوە لە هەر وڵاتێک بی هەچوونە بۆ هەر وڵاتێک ئەم EES ئەزانێت کە تۆ لەکوێ داغڵی ینی ئەو ساڵ لە بینی ئەڵمانیا بۆ ئیتالیا دیار نیە لە ئیتالیا بۆ سویدیانە بەس لەمەدا بەم سیستەمە تازەیە دیارە هەرچی جارێکە ڕۆی ئەو سیستەمە متابعەتەکات کە تۆ هیچ مۆر نایرە لە پاسپۆرتەکە بەڵام بە بەرداوی متابعاکری کە تۆ لەم شوێنی ئیتر ئەم ئیشە بۆچی ئەکرێ ئەم ئیشە لە ئەنجامی ئەم هەموو کۆچە نایاساییە بۆ ناو وڵاتی ئەوروپی وڵاتانی ئەوروپی بیران لە کورۆ کە سنووری وڵاتەکەیان بەقوتر بکەن بەم سیستەمە ناکرێت بە جێشەوە ڕابۆستێدا بە شتێک بەڵام بەم سیستەمە هەموو شتێکی تۆ دیارە لەکوێ فیزەت وەرگرتووە چۆن وەرگرتووە چۆن تەقدیمە کردووە هەمووی و ئەم سیستەمی شنگنیش بە هەموو وڵاتەکان باڵ متابەتی شنگن کە ئەوروپا هەمووی شنگنی پێوترێ ئەم سیستەمی شنگنە بە دڵنیاییەوە دیارە لە وڵاتەکانی تریش کە چەند وڵاتێک ئەم وڵاتانە قرار لە سەروان کە فیزە بیرێ بە جەنابی تا چۆنێک ئەم داتایانە لای ئەوانە مێنێتەوە ئەو سیستەمی ئێستا هەتا 3 ساڵ ئیشەکات 3 ساڵ ئەمێنێتەوە لە دوای 3 ساڵەکە جارێکی کە پەنجەمۆرانە لێوەرە گیرێتەوە ئیتر هەتا 3 ساڵێکە پەنجەمۆرشتی لێونە کاڕۆی بۆ مەتار ئێستا بۆ نمونە لە ئەمریکا وایە بۆ نمونە کە لە قونسڵخانە پەنجەمۆرەکەیت فیزەکە وەرەگریت چکە بۆ ساڵەکە ئەوان پەنجەمۆرەکەیت و فیزەکە وەرگی کە ئەڕووی بۆی دیسان پەنجەمۆر ناکەیت و پاسپۆرتەکەت ئۆفیسەری فیزە سێری پاسپۆرتەکەت دەکاتەوە سیستەمەکە لەسەر ئۆپلیکیشنی کە تۆ بەلەبەردەمتە بە شەرتێک ئەگەر ناوی لە داواکراوەکانە نەبێ ئەگەر ناو لە داواکرا بێت لە ئەبرەی بۆ شوێنێکی کە بۆی کە پرسیارە لێکرێ یان ناو لە کەسێک بچێت کە داواکراوە ئێستا من هەموو جارێک دیسانە مقابلاکرێم لەکوێ هاتی بۆچی هاتی چی کردووە نایش بگۆڕی کێشە ناوم لە نایک شخصێکە چێت کە نازانم چیە بەڕاستێکی هەموو جارێک من تووشم کێشا بم لە مەتار نووسا بۆ 3 چارێک دا ئەو کە ئەچ شتەکان دەرێن ئەو بالفعل تۆ لە ئەجدادەکان تۆ لە ئەمریکان کۆنەری شەکەیت و واکەیت و ئەوانت کردوانە ئەجا فەرموو بۆ تێبڕتە ژوورە بەڵام بگینان نە پاسپۆرتم مۆرەکرێ ناهی شتێک تەنانەت ئەم ساڵی 2024 ڕۆشتم بۆ کەنەدا لە ئەمریکا ڕۆشتمە کەنەدا فیزە ئۆفیسەرەکە ئەو ئۆفیسەری کە خەڵکی کردە ژوورە مۆری نەکرد لە پاسپۆرتەکە مش حەزمە کرد هەر مۆرەکە بە پاسپۆرتەکەمەوە واشم زانی بەڕاستی بیری چۆن نەمزانی کە خۆی ئەو سیستەمە هەیە کە گەڕاموتم پاسپۆرتەکەم بۆ مەرناکەی وتی ئەتەوێت پاسپۆرتەکە بۆ مۆرەکەم وتم ئەرەڵامێ حەزەکەم پێویست ناکات وتی ناپێویست ناکات وزمت حەزەکەم پاسپۆرتەکەم بۆ مۆرەکەی ئەنجا مۆرەکەی وتی زۆر دەمەکە مۆرم نەکردەوە مۆرەکەی هێنا خستە سەر تاریخەکە و کردە سەر پاسپۆرت دڵیشی نەشکاندی باشە کاکاوبیر ئەوە دەرچوونم دیسانەوە مۆران ئەوە ڕاستاڵە کاتێک ئەچی بۆ کونسڵخانەیەک با بڵین کتابەکانت هەمووی مەزبوط کردووە و تەقدیمی ئۆفیسەرێکی کە لێ دووەرەگرێ ئەو کارمەندی کە لێ دووەرەگرێ با بە زمانە بێت ڕاستاڵەن هەموو شتێ لای ئەو کارمەندێ هەموو شتێ لای ئەو کارمەند شەڕی لەگەڵ ژنەکەی نەکردی بێ ئەو بەیانیە جێی خۆشە و فیزە ئایا
شەڕی کردبێ و دەرونی زواجی نەکردبێ زەواجی نەکردبێ لەگەڵ خۆشەویستێکی تێکی یابێت چۆ زانم ینی زۆر ئەمانە باس ئەکرێت لەلایەن خۆمانە زۆر ئەم بابەتە باسەکراڵان بەخوا جەوی ئەڵێگەر جەوی هەبێ ویزەکە وەرەگری ئەگەر شتێکی وایە یان نەخێر ئەمە پرۆسێسە ئەم بەس وەریەگرێ لەسەر و ئەمەوە چێکی باسی شتێکمان کرد پێشتمان مەجموعەیەک خاڵەیە بێت یادامێ باش ئەگەر تۆ مشتانە مەزبوط بێ هیچ هۆکارێک نییە بووی کە تۆ ڕەڤزۆ ئیلا شتێکی تر هەیە بەعزێک لە وڵاتەکان لە دوای هەیە بۆ یان قسەیە ئەمە کەسی نزیکی خۆمان باوەڕکە یەک شتی فەیک نییە یعنی تەسەوڕم نەکردووە کە وەری نەگرێت ینی بخوا لە 2012 حساب بانقی هەیە مەزبوطیشە و پارەی لەسەر بوو پشگیریشی زۆر باشی هەبووە داوەتنامەیەکی زۆر باشی هەبوو یعنی یەک شتی ئەوە نەبوو بڵێ ئەم لاو پێچ پەنایتە جاخستەوە باسکەم لە دوای 11 سپتەمبەرەوە قەراریرا لە زۆربەی وڵاتەکان کە پێویست دەکات بە تایبەتی ئەمریکا پێویست دەکات ئۆفیسەری ڤیزا شخصەکە ببینێت کە تەقدیم ڤیزاکات چونکە ئەکرێ ئەو ئەپلیکیشنی کە تۆ بە ئۆنلاین پڕێ کردوتەوە هەموو شتەکانە فەیگوێن ناکرێنە بنری ڕاست لەبەرەوەی ئەو حاڵەتی کە ڕوویاوە لە ئەمریکایە بۆ لە ڕێگەی ئەو کۆچبەرەکانەوە با بڵێن ڕوویاوە بۆی پێویست دەکات ئۆفیسەری ڤیزا بتبینێ بە شکڵ بووی بزانێ 100% شخصەتی و هیچ شتێک طبعا ئەو کەسانی کە ئەو ڤیزیان کەسانێکی طبیعی نین و ئەکیدی زۆر ناسیە خوێنیانە و زۆر باش بە جوانی من و تۆ خوێنێتەوە کە باشە کاکاویر وەڵام پرسیاری کەشم هەیە بۆن من ئەو کەسانی کە جارێک ڤیزەیەکیان وەرگرتووە ئەم ئەپلیکیشنی کە باسمان لێوە کرد پڕیان کردوتەوە تۆ باست کردوتت گرنگە کە خۆت پڕیکەیتەوە ئەگەر ئینگلیزیشت نەزانی ئەو زمانەت نەزانی خۆت باەکێت بۆ پڕکاتەوە بەس بزانی چی پڕ کردوتەوە بۆ نمون ئەگەر کەسێک لە نووسنگەیەک پڕی کرد بێتەوە زانیاری نەبێت لە سەرەوەی کە ئەسڵان لە ئەپلیکیشنەکە چی پڕکراوەتەوە ڤیزەکەشی وەرگرت بێت بۆ نمونە ڤیزەیەکی 6 مانگی وەرگرت بێت دوای ئەوەی کە 6 مانگی تەواو بۆ ئێوە دووبارە تەقدیم کاتەوە بەڵام ئەم کەسە نازانێت لە ئەپلیکیشنەکە ئەم جارە بڕیارەیە خۆی پڕیکاتەوە نازانێت لە ئەپلیکیشنەکە کەسی پێشووتر چی بۆ پڕ کردوتەوە ئەمە گرفتی بۆ دروست دەکات کە ئەم جارە وەری نەگرێتەوە وڵی دوو حاڵەت هەیە حاڵەت یەکەمێکە سەر شانس کە ئەگەر چێک نەکرێتەوە شانسەیە لە ڤیزە شانسەکە کە چێک نەکرێتەوە بەڵام زۆربەی زۆری ڤیزەکان چێگەکرێتەوە بۆیە باشترە بزانن لە پێشووتر چی نووسیوە بنمونە ئێستاگە فیزیک کەنەدا پڕکەیتەوە پێتەڵێ بۆمان بنووسە هیستری تراڤڵەکەتمان بۆ بنووسێت و پێشتر بۆ چەند وڵات سەفەر کردو ناکرێ من ئەم ساڵ لە نووسی بێتم لە 2004 ڕۆشتم بۆ ئەمریکا و لە 2007 ڕۆشتم بۆ ئەوروپا دوای ئەو بنووسم بۆ فیزی داهات و کە پڕێکەوە بنووسم لە ساڵی 2000 ڕۆشتم بۆ ئەمریکا و لە ساڵی 2004 ڕۆشتم بۆ ئەڵمانیا ئەم شتانە ڕاز نەبێت ینی خۆلوانەیە ئەو چێکی ئەوەی بۆ نەکات یانوانە تو پاسپۆرتەکەت ئەسەن گۆڕی بێت دوو پاسپۆرت بەسەر گۆڕی بێ پێت نەمابێ ئەسڵ فیزە نەمابێ بەڵام ئەم داتانە کە ئەمێنێتەوە سیستەمێکی کە چێکی ئەم شتاناکات ئەو سیستەمە ئەتوانە ڕەڤز بە تۆ باکە بینەکانە مطابق نین گرنگترەوەی ڕازگۆ بیت بۆی کە خەمی ئەمانە ڕازگۆی بوون لەگەڵ ئۆفیسەری بەشی فیزا باشترین ڕێگەیەوەی کە تۆتان فیزی پێمانەی کە باسمان کرد هەمووی بۆەوەی کە تۆ بە شێوازێکی یاسایی بتوانی گەشت بکەیت ئەو ئارزوی ژیان بینیتە دی چکە مافی هەموو کەسێک حەسبات بچێت وڵاتێکی تر تاقی بکاتەوە مرۆڤژە تا گەشت بکات زیاتر فێرە بێ ئەم ڕۆوای لاتوە ینی بۆتە بابەتێکی پەروەردەیش دووبارە دەستە خۆش بە کاکاوبیر حەمالی بەڕێوەبەری ئەمریکان کۆڕنەی سلێمانی زۆر سوپاس بۆ زانیارەکانە کاکاوبیر